دەستهێنانی مافەڕەواکانی کوردستان بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکان بە تایبەت مادەی 140 دەنگ دەدەین بە بەربژێرێکی شارەزا و یاسایی. ئەمجارە لە پەرلەمانی عێراق یەکگرتوو بن شەڕی مافە دەستوریەکان بکەن. دەنگدان لەم هەڵومەرجەدا ئەرکێکی نیشتیمانیە. وەرن بابەیەکەوە نیشتیمان بەهێز بکەین. من لێزان نادر وەکو لایەوێکی شاری هەولێر بە باشی دەزانم بۆم هەڵبژاردنە بچین بەرەو سندوقخانی دەنگدان و دەنگ بدەین بە لیستی نیشتمان پەروەر و خاکپەروەرەکان. خانمی بەڕێز ڕووی دەمم لە تۆیە لە ڕۆژی هەڵبژاردن لە ماڵەوە دامەنی شەو سەیر بکەیت. پرۆسەکە بەکەم وەرمەگرە و بە هەندی هەڵبگرە. لەم ڕۆژەدا کاتێک باوکێت برات یاخود کوڕت هاوسەرت دەچێت بۆ دەنگدان لە ڕەگەزی نێرینە تۆش وەکو ئافرەت هەمان ئەرک و مافت هەیە. تۆش لەم ڕۆژەدا دەتوانی بڕیار لە سیاسەتی داهاتووی هەرێمی کوردستان بدەیت. لەم ڕۆژەدا تۆش دەتوانی بڕیار لە داهاتووی نەوەکانمان بدەیت. نۆکە وڵاتێک بەشدار دەبن لە دەنگدان بۆ ئەوەی کورد لە بەغدا دەنگێکی زۆر بەدەست بینی. وەرم با هەمومان دەنگ بدەین بە بەربژێری حزبێک کە سەربەخۆیی خوازە پشت و پەنای فەقیر و هەژارانە. حزبێک کە داکۆکی لە مافە ڕەواکانی کورد دەکا با هەمومان پێکەوە بەرەو سندوقەکانی دەنگدان بچین.